سەبارەت بەکردنەوەی بارەگا با بڵێن پێگاتیە لە چەند بەشێک با بڵێن ڕێکخراوی ئافرەتان و ڕێکخراوی کەلک لە خوارێ لەگەڵ بەشەکانی دیهی ناوچە لەسەرەوەی لە دە غورفە پێگاتی هەموو بەشەکان لە خۆیان دەدەگری و سەبارەت بەکردنەوەی بارەگا بەڕاستی دەستخۆشی لەو خەڵکە دەکەین چونەوە خەڵکە مەبانگێش کردو بۆی زیاتر بتوانین لەگەڵ خەڵکەکەی تێکەل بین و بتوانین هەم گیر و گرفتەکان و دەستخۆشی لە ئەو برادرانە دەکەم کە کاک زاگرۆز و کاک مەردان و لەگە کاک سربەست هاتبوون و گیان لە داواکاریەکانی خەڵک گرت و بەدڵێکی فراوانەوە و لە ناو جەماوەر و چون پارتی هەردەم لە خزمەتکردنی خەڵکدا بوو بۆ خزمەتکردنی خەڵکیش دروست بووە. چەند پێ خۆشحاڵن کە سەرکردایەتی پارتی گرنگجی بە ئەندام و لایەنگرەکانی خۆی دەدا. با بڵین هەردەم پارتی گرنگجی بە خەڵکی خۆیدا چونکە ئەمە دەزانین ئەوەی لە قەزیەی کوردی تەنها پارتی توانیتی خزمەتی خەڵک بکە و بتوانانی داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکە و هەموو هەدەفەکانیش هەر پارتی بووە بگرە لە بەغدا کە هەموو شتەکان باز دەکرێت تەنها ڕووی لە پارتیە چونکە پارتی خاوەن کوردستان و هەر خاوەن کوردستانیش دەمێنێتەوە و چون چەندین ساڵە با بڵین سەدەیەکە تێدەکۆشی لە پێناو ئەو خەباتەی بۆی بتوانێت ئەو جەماوەری هەیتی لەدەست نەدا و بتوانێت زالبی بەسەر ئەو تەگەرانی کە دێنە پێشین.